ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت لەگەڵتانە بەردەوامە بین و وەکو ئاماژەم پێکرد پێشناوبەر پێم وتن کە تەوەری ستۆدیۆمانە بێت و بێگومان هەواڵی دیکەشمان ماوە ئەگەر کاتمان بمێنێت ئەم جارایان باس لە یەکێک لە کەسایەتی ئەدەبیەکانەکەین کە بەداخەوە ساڵی پار لە ساڵی 2025 لە حەڤەیسی 2025 بەجێی هێشتین کە ئەویش مامۆستا عەبدولی حەمەباقیە کە بەڕێزیان نووسەر و لێکۆڵەرێکی ناسراوی کورد بوون و لە هەمان کاتا بەرهەمەکانی ئەو ئەتوانین بڵین بەگشتی لە بواری مێژوو ئەدەب و هەروەها کە لە پووری کوردیا بوون و ئەمڕۆ بە دروشمی پیاوێک لە گوڵی ئەرخەوان سەنتەری ڕۆشنبیری سەرا بە هاوکاری کۆمەڵەی هونەری میلی کوردستان و هونەرمەند ئیحسان زیرەک یەکەمین ساڵیادی کۆچی دوایی نووسەر و ڕۆشنبیر مامۆستایان کردە و مامۆستا عەبدول و بێگومان ئەمڕۆ لە کاتژمێر 3 ئەو یادەکرایەوە بە سوپاسەوە برای ئەو نووسەر و هەروەها ئەو لێکۆڵەرە لە نێو ستۆدیۆی کورسات مەگەزینەوە کە بەڕێز کاک نەژادی حەمەباقیە لەگەڵمانە بێتەوە کۆمەڵێک گفتوگۆکەین لەسەر ئەو بابەتە. مامۆستا گیان بەخێر بێ بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین خۆشحاڵ بین. زۆر سوپاس بۆ تۆ. مامۆستا گیان سەرەتا بەوە دەست پێکەم باسێکی کۆڕەکەمان بۆ بکەی ئەزانم لەوانەیە لە کۆڕەکەشا کەمێک پەلەپەلە پێکەوت بێت بۆی بگەیتە بەرنامەکە هەڵبەت دووبارە زۆر سوپاس کە ئامادە بوویت پێمان بڵێ کۆڕەکە چۆن بەڕێوە چوو و بۆچی مامۆستا لە حەڤەی سەیە کۆچی دوای کرد بۆچی دواخرا بۆ مانگی 5 و لە ئێستاە کۆڕەکە کرا ئەتوانین بڵین یادەکە کرایەوە. بەڵێ ئەمە ئەو پرسیارت بۆ ڕاستکەمەوە ناک بڵێ بۆچی مامۆستا لە حەڤەی سی پارە ئەمری خۆی کرد. بەڵێ هەڵبەتە ئەمڕۆ کۆڕێکی جوانیان بۆ ساز کرد زۆر سوپاسی سەنتەری ڕۆشنبیری سەرا کە مامۆستا جەلال و هەموو ستافە جوانەکەی زۆر پێمانەوە ماندوو بوون. کاک جەزای ساز کۆمەڵی هونەری میلی کوردستان هەم لە چلەکەمانە پێمانەوە ماندوو بوون هەم لە ساڵیادەکەیە کارێکی زۆر جوانیان بۆ کرد. کۆمەڵێ نووسەر و ڕۆشنبیر و خەڵکە جوانە بەمەکەگە بەشداریان لە یادەکە کرد. کۆمەڵە وتاری جوان خوێنرایەوە کۆمەڵە شەری جوان خوێنرایەوە کاک ئازادی مەحموود تۆفێشڵێکیش دوو مقامی زۆر جوانی پێشکەش بە ڕۆحی مامۆستا کرد. کەواتە کۆڕەکە بەو شێوەیە بەڕێوە چوو کە ئێوە چاوەڕوان بوون. کۆڕەکە زۆر بە جوانی ڕێکوپێکی بەڕێوە چوو کە جێگای خۆشحاڵی ئێمە و دانیشتوان و بیرەناریش بوون. زۆر باشە. کەواتە مامۆستا گیان وەکو برایەک باس لە ڕۆڵ و هەروەها کارەکانی بۆ پێگەی مامۆستا بکەی لە نێو خێزانەکەتانە. مامۆستا خۆی لە خێزانێکی نیشتیمان پەروەر و دیندار لەدایک بوو. مامۆستا لەو پیاوە جوانە بوو کە عەشقی هونەر و گۆرانی ڕەسەنی کوردی بوو عەشقی نووسین بوو چەندین بەرهەمی جوانی هەبوو چەندین شعری جوانی هەیە تەنانەت دیوانە شعرێکی بۆ مناڵان هەیە کە بەداخەوە مەرگ مەودای نەدا دیوانەکەی چاپ بکات. مامۆستا 9 ساڵ لە کوردستان و کارمەند بوو و ستونێکی زۆر جوانی هەبوو هەفتانە بابەتی هەبوو لە زۆربەی جەریدە و ڕۆژنامەکان و گۆڤارەکانە وتاری هەبووە. لە ڕۆژنامەی هاوکاریوە مامۆستا قەڵەمێکی جوانی بە بڕشتی هەبوو دەستڕەنگین بۆ وشەی کوردی و بۆ نووسینی کوردی. بەڵێ ئەمەی بۆ ئێمەت ئامادە کردووە چیە حەزەکەی بخوێنیتەوە لە بەری لەو ساکەوە سێرەکەی ئەمە کورتێک لە ژیانی مامۆستا عەبدولی گەورە و سەروەرمە. فەرموو. لە ڕۆژێکی سەرما و سۆڵەی زستانی ساڵی 1950 دەیسەی 1950 لە گەڕێکی سەرکارەز لە شاری سلێمانی چای بەدنیا هەڵێناوە. هەر لە مناڵیەوە وەک هەر مناڵێکتر لە قۆناغی سەرەتاییوە خراوتە بەر خوێندن قۆناغەکانی لە قوتابخانەی سەلاحەدینی سەرەتایی فێری خوێندن نووسین بووە هەر لە قوتابخانەی ناوبرا و قۆناغی سەرەتایی تاو کردووە دواتر خوێندنی ناوەندی قوتابخانەی کۆماری تاو کردووە. پاشان لە سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردووە وەک خۆشنووس بە فەرمانبەر لە کارگەی شەکری سلێمانی دامەزراوە. سەبارەت بە خوێندن و نووسین دیارە بەهۆی دەوڵەمەندی کتێبخانەکەی مامۆستا محەممەد حەمەباقی برامانەوە خولیای خوێندن و کتێب و شعرەکانی کلاسیک بووە وەک شاعیران نالی مەحوی گۆران قانع هەموو ئەو گۆڤار و ڕۆژنامە بڵاوکاران کە دەرەچوون. دیارە هەر لە حەزی خوێندنەوە لە کۆتایی هەفتاکاندا نووسینی بڵاو کردوێتەوە. یەکەم نووسین و بابەتێک بوو لەسەر پەروەدەی مناڵ لە ڕۆژنامەی هاوکاری بڵاو کراوەتەوە. پاشان ژمارەیەک چیرۆکی
مناڵانی لە عەرەبی و کردۆ بە کوردی لە گۆڤاری ڕەنگین لە ڕۆژنامەکاندا ڕۆشناییان بینیوە. شعریان باشە. دوای ڕۆی ڕاپەڕین جەماوەرەکەی بەهاری ساڵی 1990 بۆ یەکەمین جار بەرنامەیەکی لەسەر ژیان و هونەری هونەرمەندی گەورە حەسەن زیرەک ئامادەکرد و پێشکەش کرد لە کەناڵی کورسات. پەخش کرا. جاری تر بە هەمان شێوە لە تەلەڤیزیۆنی سۆشیالیست ساڵی 1994 لە ئامادە و پێشکەشکردنی بەرنامەیەکی بۆ مامۆستا حەسەن زیرەک نووسی. نزیکەی 8 ساڵ وەک ڕۆژنامەنووسێک بە ڕۆژنامەی کوردستانی نوێ کاری نووسینی کردووە. خەڵات کراوە. ماوەیەکیش دەستەی نووسەرانی گۆڤاری پشووی کوردستانی نوێ بووە. لە هەفتەنامەی ناوخۆدا گۆشەیەکی هەبوو بە ناوی خەرمان، هەر جارەی لەسەر بابەتێکی ئەو ڕۆژگارە شتی نووسیوە. نزیکەی 2 ساڵ لە تەلەڤیزیۆنی زاگرۆس پەخشی سلێمانی بەرنامەی سپێدەی ئامادە کردووە کە بەرنامەیەکی کۆمەڵایەتی بووە. لەو ماوەی لە کوردستانی نوێدا کاری کردووە سەدان بابەتی نووسین و ڕێپۆرتاژ و لە هەموو کایەکانی پەروەردە سیاسەت، ئەدەب، مێژوو و مۆزیک گۆرانی، پرسی ژن، وەرزش بڵاو کراوەتەوە. نزیکەی 20 ساڵ ئەندامی کارای ڕۆژنامەنووسانی کوردستان بووە. ئەندام بووە لە فدراسیۆنی نێودەوڵەتی نووسەرانی جیهان. خاوەنیان بەرهەمانەیە. لەبارەی هونەرەوە ژمارەیەکی چاوپێکەوتنی هونەری خەرمان ژمارەیەک نووسینی ڕۆژنامەوانیە، چیرۆک و شعری مناڵان ژمارەیەک خوێنراوە و چیرۆکی مناڵان. سایکۆلۆژی وشە لە گۆرانەکانی حەسەن زیرەکدا لێکۆڵینەوە بژارکردنی دەیان وشە و کە لە گۆرانەکانیان لە گۆرانەکانە. مامۆستا عەبدوڵی حەمەباقی ماوەی 15 ساڵ وەکو ڕاوێژکار خۆبەخش لە سەنتەری ڕۆشنبیری سەرکاری کردووە. مامۆستا عەبدوڵی حەمەباقی ناسراوە، بەڵام بچووکترین خوێنەری وشەی کوردی هاوڵەتێکی ئەم کوردستانە ڕەنگینە ئەیناسێت. لە ناخی دڵەوە حورمەتی زۆرم بۆ مامۆستا جەلال فەیزوڵڵا هەیە کە گەورەی فەرمووە جارێ تر مامۆستا عەبدوڵ حەمەباقی قبوڵ کردو کە لەوێ وەک ڕاوێژکارێک کار بکات. ئەمە کورتێک لە ژیانی مامۆستا عەبدوڵی حەمەباقی. زۆر سپاس بۆ تۆ گەورەت کردین کە تەواوی ژیانی مامۆستات بەشێکی کەمی ژیانی مامۆستات بۆ باس کردین و بۆ ئەوی کە بینەرانیش ئاگاداری کارەکانی مامۆستا بن. جا مامۆستا نەژات کەواتە باباسی ئەو بکەین ئەوەندە کاریگەری هەبووە لەسەر ئێوە لەسەر هەر هەمووتان بێگومان کاریگەریکی زۆر گەوری بەجێهێشتووە. چ شتێکی ئەو هەیە کە هەرگیز لەبیرە ناچێتەوە وەکو دەرسێک بۆ لە ژیانی خۆتە؟ وڵا با ئەوەتان عەرزکەم مامۆستا عەبدوڵ بۆ من خوێندەگایەکی گەورە بوو. هەمیشە هانیەدام کە زیاتر خولیای هونەر و گۆرانی ڕەسەنی کوردی بووم. زیاتر ئامۆژگاریە کردم کە لە کتێب خوێندنەوە کۆڵ نەدەم و بەردەوام لە کتێب خوێندنەوە. مامۆستا عەبدوڵ سەنتەر ڕۆشنبیری سەرا ماڵی دووهەمی بوو. ئەو ماوەی کە لەوێ داهانیشت دوای دەوامبوونی هاتو بۆ لای من بۆ مەحەلەکەی من. زۆربەی کاتەکانی ژیان پێکەوە بووین. هەرچەندە من لەو مناڵتر بووم بەڵام هەمیشە بە کاکە نەژاد ناوێ بردم. ئەچوو بۆ هەست کۆڕ و یاد و بۆنەیەک حەزێک لەگەڵ خۆیان بمبات بۆی تێکەڵی کۆمەڵی خەڵکی باش و ڕۆشنبیر و خۆشەویستی وەکو خۆی بکات کە ئەچووم بۆ ئەوێ منی بۆ خەڵکان ناسەوی کاکە نەژادی برام. بچێ بۆ هەست کۆڕ و یاد و بۆنێک ئەگەر نەچوومایە کتێبێکیان پێشکەش کردایە لەو سەر کتێبێکی بەدیاری بۆم نەهێنا. لەبەرەوە خوێندنگەیەکی گەورە بۆ من تا ئێساش یادەکانی لەبەر چاومە ئێساش بە قوربانی ئەو خۆڵەوم کە بەسەر گۆڕەکەیەتی. تەمەنی درێژی بۆ خۆتان بەجێهێشت بێ مامۆستا نەژادەوەی کە من ئەیبینم هەمووتان عاشقی یەکتری بوون یانی بۆ نمونە مامۆستا عەبدوڵڵا چاوی لە براکەی دیکێ کردووە بە هەمان شێوە تۆش حەزەکەی چاو لە ئەو بکەی هەمووتان لە ناو یەکتریە ماشەڵڵا زۆر یەکگرت و دیارن و زۆر خێزانێکی ئەدەبی و لێتان دەرچوە بێگومان. مامۆستا گیان جا مادەم هەر هاتینە سەر باسی مامۆستا شاعرێکی ئەوت بۆ ئامادە کردیم پێم وا بمان بخوێنیتەوە. شعری زۆرە گوڵە جوانەکەم بێگومان. ئەمە شعرێک کە خۆی بەدڵی بووە بۆ سلێمانی نووسیوە. ئێمەش حەزەکەین گوێمان لێبێت. شعری مامۆستا عەبدوڵی حەمەباقی بۆ سلێمانی. هێندە هۆگری باڵات بووم هەر دەڵێ قەت تۆم نەدیوە
ماچی گوڵە گەرمی لێوە دەکەم جێت نایهێڵم لێت نابمەوە تۆ لانەوە مەکۆی هەمووانی کۆڕی گەرمی شەوی سارد و کسپەی پرسۆی ئەرخەوانی لای سەیوانێت شاری عەبدولرەحمان باقی دەستە خۆش بە مامۆستا نەجات سپاس بۆ پێشکەشکردنی ئەم پارچە شاعرە جوانە کە لەسەر شاری سلێمانی بوو زۆر سپاس دەکەین دووبارە کە ئەمڕۆ لەگەڵمانە بوویت گەورەت کردین شتێکت ماوە گەر بتوانانی ئاماژەی بکەیت مامۆستا عەبدولرەحمان باقی شێگوڵە و پیاوە جوانی کە لەسەر هەڵوێستی نیشتیمانی و کورتپەروەری لەسەر هەڵوێستی ئێمە کەم خۆم زیندانی سیاسی بووم مامۆستا محەممەد حەباقیمان لە شاغ بوو پێشمەرگە بوو هەمیشە با بڵێن لایەن ڕژێمەوە سەردەنش کراوە بۆ ئەخیر جار لە ساڵی 1970 نەفیان کرد بۆ کەربەلا لەبەر من زیندانی سیاسی بووم فەتەیە پێشمەرگە بووم کاک محەممەد ئیبراهیم پێشمەرگە بوو یعنی واتە ئەویش بەشێک لە خەباتی تێکوشان بەو شێوە بەرئەو کەوتووە کە لە ژیان مەحروم بوو نەخانی وەرگرت نە ئەرزەی وەرگرت لە زمانی حکوومەتی باسی فاشی گۆڕ بە گۆڕا لەسەر هەمومان دەربەدەر بوو نەفی کرا تا فەتێکی زۆر لە کەربەلا بوو دوای وازی لە وەزیفەیەنەوە هاتووە بۆ کوردستان تێکەڵی کاری ڕۆژنامەنووسی و کاری ڕاگەیاندنەکان و تەلەڤیزیۆنەکان بووە دووبارە زۆر سپاس بۆ تۆ وە ڕۆحی مامۆستا شاد بێت سپاس بۆ ئامادەبوون مامۆستا نەجات زۆر سپاسی ئێوە کەم کەماندوو بوون جارێتر لێرە و سپاسی سەنتەر ڕۆژنبیری سەرکەم کاک جەلاو ستافەکەی کە هەم لە چلەیە لە ماتیمینەیە لە مزگەوتەکە هاوبەشمان بوون لە ئێمە زیاتر خەمخۆرمان بوون کاک زەزای ساز و هاوڕێکان و ستافە جوانەکەی زۆر سپاسیانەکەم قەرزارباریان کردوین خوا ئەجر و پاداشیان بداتەوە دووبارە زۆر سپاس بۆ تۆ بەخێربی سەرچاوان بۆ ئێوە بۆ کەناڵە جوانەکەتان ئێوەش دەستان خۆش بێن و منەتان زۆر بێت زۆر سپاس چاوتان بازەکەم